دووبارە سڵاوتان لەبێت و لەگەڵتان بەردەوامین ئەچینە تەوەرێکی دیکەی بەرنامەکەی ئەمڕۆمان هونەر بەگشتی هونەری کوردی بە تایبەتی کە لە هەر شوێنێک چالاکیەک هەبێت نمایشی هونەری کوردی لەوێ بکرێت ئەو هونەرەیە کە ڕنگ و بۆن و شوناسی نیشتیمانەکەی خۆی لەگەڵدا هەڵگرتووە لە هۆڵندا لە بەدیاریکراوی لە شاری هارلەم لە ڕۆژێکی تایبەتیان هەیە کە ڕۆژی ئازادی هۆڵندایە کە ئاهەنگێکی تایبەت لەم ڕۆژەیە ئەگەڕێت و بە بەشداری هاوڵاتیانی هۆڵندی و لە هەمان کاتدا بە بەشداری هونەرمەندانی هۆڵندا کە چەندین چالاکی لەم فیستیڤاڵەیە لەم ئاهەنگەیە ئەنجامەدرێت و لەنێو ئەم چالاکیانەیە لەنێو ئەم ئاهەنگەیە هونەرمەندێک بەجلی ڕەسەنی کوردیەوە بەشدارە بێت و گۆرانی تایبەتی کوردی ئامادە کردووە کە لە ئاهەنگەکەیە پێشکەشی بکات ئەویش هونەرمەند کاروان حەمید حەلاقە کە لە ئێستادا بە شوێکی ڕاستەخۆ لە وڵاتی هۆڵنداوە لەگەڵمانە کاروان سڵاوت لەبێم کاتەوە باش. سلااو لە جەنابێت سلااو لە کەناڵی کورسات زۆر خۆشحاڵم ڕاستەخۆ لە کەناڵە جوانەکەی کورسات ئەدوێن ڕاستی کەناڵی کورسات کەناڵی هەمووانە منیش وەکو کوردێک وەک هونەرمەندێک زۆر خۆشحاڵم لەو کەناڵە ئێستا باسی کار و چالاکیەکانی خۆمەکەم لە وڵاتی هۆڵندە. ئێمەش زۆر خۆشحاڵین کە ئەم بەرنامەیە لەگەڵ بەڕێستاکەین کاروان پێمان بڵێ بەرواری ئاهەنگەکەکەیە و چۆن خۆت بۆ ئامادە کردووە؟ بەڵێ ڕاستەکەی نزیکەی 2 هەفتە پێش ئێستا بە خۆشحاڵیەوە لە فیستیڤاڵێکی ڕۆژی بڵێ ئازادی وڵاتی هۆڵندا بەشدار بووم لە 5 ئێستاکانە بە خۆشحاڵی و بۆ فیستیڤاڵێکی تر ئێمە خۆمان ئامادەکەین کە ئەکاتە کۆتایی مانگی 5 سیوەکی 5 دەکات. من بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەو گروپی خۆمان کە لەگەڵیانە ئیشەکەم ناوی ئارتی موزیکە ئەوانش پێگاتوونە لە نەتەوە جیاوازەکان ئێمە لەگەڵ بەشداری لەگەڵ ئەو ئۆرکێسترای بڵین لە شاری هارلم بە ناوی فەنفارە ئۆرکێسترا ئەوان نزیکەی 70 بۆ 100 ژەنیارە بن هەمویان ئامێری هەوایی بڵین ئەژەنن. منیش بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەو گروپەیە و لەگەڵ گروپەکەی خۆمانە 2 گۆرانی کوردیمان هەڵبژاردووە ئیتر هیوادارم تایە سەرکەوتوو بین وەکو چۆن لە ڕابردووشە کار و چالاکیم هەبوو فیستیڤاڵ و کۆنسێرتۆمانش. باشەکە کاروان چ گۆرانێکت ئامادە کردووە لەو ئاهەنگەیە پێشکەشی ئامادەبوانی بکەیت؟ بەڵێ وڵایی ئەوەی ڕاستی بێ 2 گۆرانیە گۆرانیەکی مامۆستا مەزەر خالقیە ئەوەی تریشیان مامۆستا شەماڵ سایبە ئەوەی ڕاستی بێ ئەو گۆرانەکەی مامۆستا شەماڵ سایب نزیکەی 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا هەمان لەگەڵ ئەو گروپەیە من کار و چالاکیم هەبووە حەزیان کرد ئەو گۆرانیە دووبارە بێتەوە بە ناوی ئەرێ لەیلێ گۆرانی تریشیانی مامۆستا مەزەر خالقی بە ناوی بۆی دێنم. باشەکە کاروان چ هەستێکت هەیە لە چالاکیەکە لە وڵاتێکی ئەوروپیا و لە ئاهەنگێکە کە تایبەتە بە ڕۆژی ئەو وڵاتە بەشدارە بیت و وەک گۆرانی کوردی ئەچڕیت؟ بڕاتە بێ بۆ من هەستێکی زۆر تایبەتە کە بتوانم وەکو کوردێک لە ناو ئەم بڵێن وڵاتی هۆڵندا کە تۆ وڵاتی خۆت نییە بتوانی جێگای خۆت بکەیتەوە ئەمە هەروە شتێکی ئاسان نییە. جا ژیانی ئەوروپاش بەڕاستی کەمێک قورسە تۆ بتوانی بە چۆنەڵێ شێواز و کەلتور و جل و بەرگی کوردی خۆت بتوانی جێگای خۆت بکەیتەوە یعنی هەستێکی زۆر گەورەیە و من لە ڕابردووشا کردومە و ئێستاکانش و لە داهاتووشە هەر بە جلوبەرگی کوردی خۆمەوە و گۆرانی کوردی و بە ئامێرە کوردیەکانی خۆشمەوە ئەچمە سەر و سەکۆ و نمایشی خۆمەکەم. لەگەڵ وتنەوەی گۆرانیەکاندا ئامێریکی شەژەنیت؟ من شمشاڵ دەژەنم باڵەبان ئەژەنم لەگەڵ زورنا و لەگەڵ دووزەلەیە بەڵام ئەم جارەیان لەگەڵ ئەو ئۆرکێسترایە بە باڵەبان لەگەڵیانە بەشدارە بن. کاروان باسێکی جلەکانیشتم بۆ بکەم ماشەڵڵا جلەکانت لە ئێستای ئەوەی ئەو بینم زۆر جوانە پێم بڵێ هەر بەم جلانەوە بەشدارە بیت چکە ئەوەی کە من ئەیبینم و ئەیزانم بەڕێزت لە هەر چالاکیەکە لە هەر وڵاتێکی ئەوروپیا بەشدار بیت بە جلی کوردیەوە بەشدارە بیت. بێگومان ئەمە جێگای شانازیە یعنی تۆ من لە
پێم وابێ 16 بوو 12 بوو ڕاستەکەی کار چالاکیمە کرد بەبێ جلی کوردی بەس ئەو ئامێرە کوردیانم کە ئەبر کە دوایەوە کە تەواو بوو ئەیانی تۆ لە چواتی دەبوون تورکی فارسی نازام ئازەری ئیتر هەستێکی زۆر من ناخۆش بوو جا بیرمەوە کردەوە کە من بتوانم بەبێ ئەوەی پرسیارم لێ بکەن من بە جنوبەری کوردی خۆم و بچمە سەر شانۆ بۆی ئەوان یەکسەر بزانن کە من خەڵکی کوردستانم یعنی بتێنێتەوەی ئەمە ڕەمزی خۆمانە. دەستە خۆش بێت کا کاروانجیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت بێگومان لە بەرواری سیوێکی مانگە کاتێک کە بەشداری ئاهەنگەکە بێت ئەو کاتە هەر کورسات مەگەزین بەرنامەی تایبەتت لەگەڵ ئاکاتەوە و باسێک لە ئاهەنگەکەکەین ئینشاءڵڵا بێگومان هەروە بێت زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت.